لێبێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ باشن؟ ئافەرین باشە ئازانن ئێمە ئەمڕۆ لە گوندی کوێین؟ ئافەرین گوندی قازان سەر بە ناحیەی کوێیە؟ ئەی پیرە مەگرون سەر بە قەزای کوێیە؟ زۆر باشە ئەی قەزای دووکان سەر بە پارێزگای کوێیە؟ ئافەرین هەر بژین یەک چەپڵێک قایم بۆ خۆتان. بەڕاستی من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەگەڵێوەیە لەبەرەوەی هاتوومەتە ئەم گوندە جوانەی کوردستان کە ناوێکی زۆر جوان و خۆش و تایبەتیە گوندی قازان. ئەمڕۆ ئەمانەوێت لێرە بەرنمەیەکی خۆش لەگەڵ ئێوەی ئازیزا بکەیت. ئێوە دڵخۆشن کە مناتون بۆ گوندەکەتان؟ مناڵەکان پێتان خۆشە چیرۆکێکتان بۆ بگەرمەوە؟ زۆر باشە من چیرۆکێکتان بۆ گەرمەوە ئێوەش زۆر بە عاقڵی و بە بێدەنگی گوێم لێ بگرن. دواتریش لەسەر چیرۆکەکە هەنێ پرسیارتان لێکەم و هەنێ زانیاریش مەوێت لەسەر گوندەکەتان باشە؟ ئامادەن؟ زۆر باشە. ڕۆژێ کوڕێکە بێ ناوی شەماڵە. شەماڵ کوڕێکی ژیر و زیرەک و بەتوانایە زۆر ڕێک و پێک و پاک و خاوێن و ڕۆحسووکە. قوتابیەکان و مامۆساکانی زۆریان خۆشەویست هەمیشە بە پلەی بەرز لە قوتابخانە دەرەچوو. شەماڵ حەزیە کرد هاوکاری هاوڕێکانی بکاو ئەو وانانەی باش تێی نەگەیشتون پێیان بڵێتەوە هەروەها زیاتر بۆیان ڕوونکاتەوە. بەڵام شەماڵ نەیەتوانی لەگەڵ هاوڕێکانیان یاری بکات لەبەر ئەوەی شەماڵ لە مناڵیەوە دووچاری کەم ئەندامی ببوو نەی ئەتوانی بە پێکانی خۆی بۆ سێت و لەسەر پێڕاوەسێ. هەمیشە خۆی لەسەر دارشەقەکانی ڕاگرت. هاوڕێکانی لەبەر خۆشەویستی شەماڵ بە دانیشتنانەوە یاریانە کرد. هەمیشە لە دەوری شەماڵ کۆوە بوونەوە بۆ ئەوەی هەست بە تەنیایی نەکات. بەڵام یەکێک لە هاوڕێکانی کە ناوی حەسەن بوو جیاواز لە هاوڕێکانی تری هەمیشە خراپ مامەڵەی لەگەڵا کرد. گاڵتەی پێکرد و پێوت تۆ چه سوودێکە هەیە؟ شەماڵیش بەو قسەیە زۆر نیگەرانە بوو. ئەڕۆیشتە گۆشەیەکە و بەتەنیا بۆ خۆی دانیشت. تاوەکو هاوڕێکانی تری ئەڕۆیشتن بۆ لای و دڵخۆشییان ئایەوە. بە تایبەت یەکێک لە هاوڕێکانی کە ناوی ئەحمەد بوو. ئەو شەماڵی زۆر خۆشەویست. هەموو جارێک پێی ئەوت نابێت تۆ بێتاقەت و نیگەران بی چونکە تۆ نمونەی بەختەوەری و خۆشحاڵی و هێز و توانای. پێویستە گوێنەی بە قسەی ئەو کەسانەی ئەیانەوێ نیگەرانە بکات. بێگومان هەریەک لە ئێمە خاوەنی کۆمەڵێ سیفاتی جوانین کە لەوانەی ترمان جیامانەکاتەوە. ڕۆژهات و ڕۆژ ڕۆی کاتی تاقیکردنەوەکان هاتە پێش. شەماڵ بە پلەی یەکەم توانی سەرکەوتن بەدەست بێنێ. بەڵام حەسەن لە چەندوانەیە کەوت بوو. بەڵام لەو ڕۆژەیە واتە ڕۆژی وەرگرتنەوەی ئەنجامەکان شەماڵ گاڵتەی بە حەسەن نەکرد بەڵکو بانگی کرد و پێیوت من ئامادەم هاوکاری بکەم ئەو وانانەی تیا کەوتووی زیاتر بۆ ڕوون بکەمەوە تاوەکو بتوانی لە خولی دووەم سەرکەوتوو بی. هەر هاوکاریەکە ویست من ئامادەم چونکە تۆ هاوپۆل و هاوڕێی منی. ئەرکی سەر شانمە کە هاوکاری و بکەم. حەسەن وتی شەماڵ تۆ چەند کەسێکی لێبوردە و باشی لەگەڵەوە شاکە من هەمیشە بێزار و نیگەرانم کردووی بەڵام تۆ ئێستا هاوکاری مەکەی. حەسەن فێر بوو کە ئیتر نابێ گاڵتە بە هیچ کەسێ بکە چونکە لەوانەیە ئەو زۆر لەو باشتر بێ. ئیتر بڕیاریا کە هاوڕێکەی نیگەران نەکا و بێزاری نەکا. تێگەیشتن؟ چیرۆکەکەم خۆش بوو؟ زۆر باشە ئەدی چەپڵێک بۆ من لێبەر. ئافەرین هاوڕێکانم ئێستا پرسیارتان لێکم لەسەر چیرۆکەکە هەروەها لەسەر گوندەکەش هەر کەسێکم هەستان هەسێتە سەر پێ و قسەم لەگەڵاکە باشە؟ زۆر باشە با سەرەتا بچینە لای هاوڕێکمان ناوێکی زۆر خۆشیە ئەزانت کێیە؟ شاهەنگ. شاهەنگ چۆنی؟ شاهەنگ چۆنی؟ دەنگ و باسە چۆنە؟ ئافەری شاهەنگ. شاهەنگ لە پۆلی چەنی؟ لە پۆلی 4 زۆر باشە ئافەری. شاهەنگ قوتابخانەکە تا پۆلی چەنی تایە؟
تا پۆلی 9 ئەی ئەگەر دەرچی بۆ پۆلی 10 چیەکەی؟ پێویستە بچین بۆ پیرەمەگرون. بۆ پیرەمەگرون؟ بەڵێ. زۆر باشە کەواتە ئێوە واز لە قوتابخانە ناهێن و بەردەوامە بن ئەگەر ڕێگاکەشتان دوور بێ وایە؟ ئەی بە چیە چن بۆ قوتابخانە شاهە؟ بۆ پیرەمەگرون بە سیارە زۆر باشە کەواتە بە کۆمەڵ ئۆتۆمبیل لەگرنەوە چن بۆ پیرەمەگرون بۆ خوێندن؟ هەر زۆر باشە کەواتە ئەوە بەردەوام بن لە خوێندن هەوڵی خۆتان بن نەکەن هەرگیز ئاز لە قوتابخانە بێنن باشە؟ یەکچە بڵێ بەهێز بۆ شانگ ئافەری ترێ چۆنی؟ باشی؟ ترێ لە پۆلی چەنی؟ سێ بوون دەرچم بۆ چوار. سێ بووی دەرچووی بۆ چوار ئافەرین زۆر باشە ترێ حەزت لە قوتابخانەیە؟ بەڵێ. بۆچی؟ چکە فێری شتی لێوە بین فێری خوێنەواری لێوە بین. ئافەرین زۆر باشە کەواتە شعرێکی ئاڵێ کە بۆ زانین هێلانەیە چی کە بۆ زانین هێلانەیە؟ قوتابخانە وایە؟ قوتابخانە. ئافەرین زۆر باشە باشە با پرسیارێکی لێ بکەم لەسەر ئەو چیرۆکەی بۆم گێڕانەوە ئەو کەسانی خاوەن پێداویستی تایبەتن کەم ئەندامن تۆ هاوڕێو هەیە کە کەم ئەندام بێ؟ نەخێر. ئەی باشە ئەگەر یەکێ ببینی کەم ئەندام بێ ئەبێ گاڵتەی پێ بکەی؟ نەخێر. بۆچی؟ چونکە ئەبێ یارمەتی بدێ ئەبێ ئەگەر نەیتوانی یاری شوسکە بێ لەگەڵ یادانیشی یاری بکەی نابێ گاڵتەی پێ بکەین. زۆر باشە لەبەر ئەوەی ئەویش خوای گەورە وای دروستی کردووە کە کەم ئەندام بێ ئەویش هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ ئێمەیە ئەویش وەکو ئێمە کەسێکی لەوانەیە زۆر لە ئێمە لێ هاتووتریش بێت لە بیرکردنەوەیە لە خوێندنە لە زانستا وایە؟ زۆر باشە کەواتە پێویستە لە سەرمان هاوکاری کەسانی خاوەن پێداویستی تایبەت بکەین و ئەرکی سەر شانمانەکە ڕێزیان لێ بگرین وایە؟ ئافەری ترێجان یەکچە بڵێ بەهێز بۆ ترێ هەر بژی لەرێ لەرێ ترێ لەرێ ترێ خوشکن وایە؟ ئافەرین لەرێ چۆنی؟ باشم. دەنگ و باسە چۆنە؟ لە پۆلی چەنی لەرێ؟ دوو. لە پۆلی دوو؟ زۆر باشە لەرێ قوتابخانەکەتان خۆشە؟ بەڵێ. ئەی هەموو مامۆسایەکتان هەیە مامۆسای هونەریشتانەیە؟ بەڵێ. ئەی حەزت لە وێنە کێشانە؟ بەڵێ. وێنە ئازانی بکێشی؟ بەڵێ. دە باشە وێنەی جوان کێشە لەبەرەوەی گوندەکەتان دیمەرێکی زۆر جوانەیە پێویستە لێرەوە بۆ خۆ و کاتانی کەوانە و نییە و ئیشن نییە بۆ خۆ وێنە بکێشی باشە؟ بەڵێ. ئافەرین لەرێ بەڵێ. ئێزانی شعرێ گۆرانی شتێکم بۆ بڵێ؟ بەڵێ. دەی قوتابخانە وەرە مناڵان دوور بن لە کوچە کۆڵان با بڕێن بۆ قوتابخانە کە ماڵبەندی ژیانە پۆلی پڕ لە میز ئێمە دەگرێت تامیز. ئافەرین یەکچە بڵێ بەهێز بۆ لەرێکیان هەر بژی لەرێ دەست خۆش ئافەری لەرێ؟ بەڵێ. ئەم هۆراوەی لەکوێوە فێر بوو؟ قوتابخانە. ئافەرین قوتابخانە سوودی چەند باشی هەیە یەکێ لەوانە لە بەرکردنی هۆراوەیە وایە؟ بەڵێ. ئێمە پێویستە گرنگی بە خوێندنەوە بین گرنگی بە وانەکانیشمان بین گرنگی بە هۆراوە بین باشە؟ بەڵێ. یەکچە بڵێ بەهێزی بۆ لێبەر ئافەرین محەممەد چۆنی؟ دەنگ و باسە باشی؟ ئافەرین محەممەد لە پۆلی چەندی؟ پۆلیسێ. لە پۆلی سێ زۆر باشە ئافەرین محەممەد باشە تۆ لە کاروباری ڕۆژانەیە هاوکاری خێزانەکەوەکەی؟ بەڵێ. چی ئەەکەی ئەزانی ئاومەڕ بەری بۆ ئەو شاخانە بیان لە وەڕێنی؟ ئەزانی؟ محەممەد منیش زۆرم حەز لێ بێم لەگەڵ تا بۆ شوانی ڕۆژێکم بێت لەگەڵ خۆتا؟ ها؟ زۆر باشە ئافەرین محەممەد جان محەممەد پێویستە گرنگی بە خوێندن بێ ئەو ڕۆژانەی کە بۆ نمونە وانە نییە ئەو ڕۆژانە بچۆ مەڕۆشتی وا بلەوەڕێنە ئەو ڕۆژانەی کە کارێ نییە بخۆ بڕۆ ڕۆژەکانی تر لە ماڵەوە بمێنەرەوە باشە؟ ئافەرین محەممەد ئێزانی شتێکم پێشکەش بکەی شعرێک گۆرانیەک شتێک نازانی؟ ئەی ئەزانی بڵێ زیتەڵا بەخێر بێ بۆ گوندەکەمان؟ ئادی وا بڵێ زیتەڵا بەخێر بێ بۆ گوندەکەمان. زۆر سپاس ئافەرین یەکچە بڵێ قایمی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش
کەیهان بەڵێ چۆنی باشی دەنگ و باس و وەڵا باش باشی ئاڕڵە ئافرین باشە کەی هاتووە لە پۆلی چەنی لە یەکم دەرچم بۆ دوو لە یەک دەرچوو بۆ دوو وایە بەڵێ ئافرین باشە کەی هات تۆ هاوڕێ و زۆرە لە قوتابخانە وەڵا سێ هاڕم هەیە هاوڕێکیان ڕۆی بۆ پیرەمەگرون ئۆی ڕۆی بۆ پیرەمەگرون بەجێ هێشتی ئاڕڵە ئەی باشە نایبینیتەوە وەڵا جارێ نازانم بیریەکەی ئاڕڵە ئۆی بیریەکەی دێمەش حەزەکەی بێتەوە بۆ گوندەکەتان ئاڕڵە ناوی چییە؟ وەڵا ناوی مەڕوە دەبڵێ مەڕوا وەرەوە بۆ گوندەکەی خۆمان بیر دەکەم باشە باش مەڕوا وەرەوە کەیان زۆر بیر دەکە باشە باش کەیهان بەڵێ ئەی باشە هۆنراوشتی وازانی ئاڕڵە ئادی دە هۆنراوەیەکە بۆ بڵێ سمۆرەیە کاڕێما لە ناوپۆلی شاپێمە پێمە. زۆر وریا بچووکە خەنجیرە ئێسکوکە پێمان دەڵێ وریا بن لە دەرسا زۆر ئازا بن بن. هەر جارە و بە بابەتێک جوان فێرمان دەگا پیتە ئەفەرین ئەفەرین یەک چەپڵێ قایمی بۆ لێبە هەر بژی دەست خۆش موکریان چۆنی باشم باشی باشم ئافرین موکریان ئەو تۆ چەند ساڵی وڵا حەوت حەو ساڵ وڵا ئافرین ئەم ساڵێکی تە قوتابخانە ئەچۆن زۆر باشە کەواتە بێ خۆ بەباشی ڕاهێنا بێ بۆ قوتابخانە ئەبێ ڕێز لە مامۆساکان بگری ئەبێ وانەکانێ بەباشی بخوێنی بۆ ئەوەی بچیتە قۆناغێکی تر کە پۆلی دووە وایە وایە ئافرین یەک چەپڵێ بێز بۆ مکریان دەست خۆش هاتووان بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە وڵا باش ئەیەخوا هەر باشبی لەخوا بەزیابێ زۆرم پێخۆشە هاتووان بەڵێ. هاتووان بەڵێ باشە لە گوندەکەی ئێوە ئاژەڵداریەکەن بەڵێ ئەوە چی بوو ئەو دەنگە دەنگی مانگا بوو مانگا باشە مانگا بە شتێکی تری پێ ئەڵێ بزان مەزانی چییە چێڵ چێڵ. وایە بەڵێ ئافرین باشە مانگا سوودی هەیە بەڵێ چه سوودێکی هەیە شیرمانەداتێ و لەگەڵ شیرەکە ئەتوانین بیکەین بە ماست و ئێ پەنیر و کوڕە بە قەیماغ کوڕە بە قەیماغ. کەرە کوڕە بە کەرە. نۆر کوڕە یەک دنیاشتی لێ دروستەکرێ وایە وایە ئافرین باشە هاتووان بەڵێ ئاژەڵداری چ ئاژەڵێک زۆر بەخێوەکە لێرە وەکو بێچکە لە مانگا وڵا بژنومار بزن و مەریش بەڵێ زۆر خۆشە باشە تۆ کارتانەیە کار بەڵێ کارتانەیە لە ماڵەوە کارە بەچکە بەڵێ یاری لەگەڵەکەی بەڵێ یاریان زۆر خۆشە وایە وایە ئافرین دەست خۆش باشە هاتووان تۆت لە پۆلی چەنی پێنج لە پۆلی پێنجی زۆر باشە ئەی حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی وڵا بە مامۆستا بەڵێ مامۆستا ئافرین کە بووی بە مامۆسا وەرەوە گوندەکەی خۆتان خزمەتی مناڵانی ئێرە بکە باشە باش ئافرین یەکشە بڵێ بێز بۆ هاتووە سانیا چۆنی باشی دەنگ و باسە وڵا باش ئافرین سانیا لە پۆلی چەنی حەوت لە پۆلی حەوت زۆر باشە ئافرین سانیا بەڵێ لە گوندەکەی ئێوە کشت و کاڵەکان بەڵێ چ شتێک زۆرە چێنن گەنم و جۆ و بیبەر و تەماتە و خەیار و ئەو شتان نامویەکەن بەڵێ زۆر باشە کەواتە ئەوە شتێکی زۆر باشە ئەو بەرهەمە خۆماڵیانە ئەوە پەرەی پێبیت باشە ئەو شتانێک کە ئێوەی چێنن هەمووی خۆتانەی خۆنیانەی نێرن بۆ شاریش ئەینێرین بۆ شاریش زۆر باشە ئافرین کەواتە ئەوە داهاتێکی زۆر باشە بۆ خەڵکی گوندەکە ئەتوانن سەرچاوی ژیانی خۆیانی پێدابینکەن وایە بەڵێ زۆر باشە باشە ئێوە لە گوندەکەتانە کتێبخانەی تایە نەخێر ئەی لە قوتابخانەکەتان لە قوتابخانەکەمان بەڵێ تایەتی بەڵێ زۆر باشە کەواتە پێویستە گرنگی بێت بە خوێندنەوە لەبەرەوەی خوێندنەوە ئاستی زانیاریمان باشەکە وامان لێکە باشتر بیر لە ژیان بکەینەوە چاومان کراوەتر بێ بە خوێندنەوە ئەتوانین خۆمان بەێستر بکەین وایە بەڵێ وایە ئافرین یەک چەپڵێ بێز بۆ سانیا ئافرین
ستایش چۆنی؟ ستایش لە پۆلی چەنی؟ وڵا چوار لە پۆلی چوار. زۆر باشە ئافەری. ستایش تۆ لێرە چەند هاوڕێو هەیە؟ وڵا باش چەند؟ چوار. ئەی باشە یاریەکی لەگەڵ هاوڕێکانتە؟ بەڵێ چی یاریەکتان حەز لێیە؟ وڵا چاوشارکێ چاوشارکێ؟ ئافەرین. چی یاریەکی ترەکەی هەڵما خۆزانی؟ بەڵێ باشە پێم بڵێ تۆ لە کاروباری ناوماڵە هاوکاری خێزانەکەوەکەی؟ بەڵێ ئافەرین. زۆر باشە. یەکچە بڵێ بێز بۆ ستایش. کازیوە؟ بەڵێ چۆنی؟ باش دەنگ و باسە چۆنە؟ لا باش کازیوە لە پۆلی چەنی؟ حوت کازیوە تۆ و شعرازانی ئەڵێ هەی لەو بەفراباریوە زەوی یەک پارچە زیوە ئەوە کوانێ کازیوە؟ وایە؟ بەڵێ لە پۆلی چەنی وتە؟ حوت لە پۆلی حەوت. زۆر باشە ئافەرین. باشە کازیوە گوندەکەی ئێوە بە زستانان زۆر ساردە؟ بەڵێ ئەی بەفرەباریە؟ بەڵێ ئەی ئەزانی شێرە بەفرینە دروستکەی؟ بەڵێ ئەی ئەزانی شێرە بەفرینەیە دروستکەی لەسەر شێوەی من؟ ناوەڵێ دە باشە گرنگی بەبە بەو یاریانە چووکە بەفر چێژێکی تایبەتی خۆی هەیە بەڵام نێڵی سەرماو بێ باشە؟ بەڵێ ئافەری کازی وەزانی شتێکم پێشکەش بکەی؟ بەڵێ شعرێک شتێک؟ قوتابیم لە پۆلی سیازدە ژیر بەڕێو جێ بولبولی گسکە و سام لە باخی ژین بێپەروەم شەیدای گوڵی زانست مر خوێندنەوە مەبەستم شەو ڕۆژ هەوڵ دەدەم بەوەی کتێب پێ بگەم تا بگەمە خۆشی ژیان لە چوارچەوەی کوردستان. یەکچە بڵێ بەهێزی بۆ لێبەر. ئافەری. هەر بژی کازی وەگیان دەست خۆش. ئەسما چۆنی؟ ئەسما لە پۆلی چەنی؟ شەش. لە پۆلی شەش؟ بەڵێ زۆر باشە ئافەری. ئەسما بەڵێ باشە ئەگەر کەسێکە بینی کەم ئەندام بوو هاوڕێتیەکەی یان نا؟ هاوڕێتیەکە. بۆچی هاوڕێتیەکەی؟ چکە ماسا و کە ئەندامە. لەبەر ئەوەی ئەوی شۆک و ئێمە هیچ جیاوازێکی نییە وایە؟ پێویستە ئێمە هاوڕێتی و کەسانەکەین کە خاوەن پێداویستی تایبەتن نابێت جیاوەیان کەینەوە لە خۆمان لەبەر ئەوەی ئەوانیش هیچ شتێکیان لە ئێمە کەمتر نییە وایە؟ ئافەرین. ئەسما ئێزانی شتێکم پێشکەش بکەی؟ مەتەڵێکە مەتاڵ؟ ئەدەی؟ زەردە لە کونا تۆپیوە. چی؟ زەردە لە کونا تۆپیوە. مریشکە؟ نەخێ. هینا مەنجەڵە؟ نەخێ. ئەی قۆبچەیە؟ نەخێ. ئەی چییە؟ هیزێ. چییە؟ هیزە. ئافەرین. یەکچە بڵێ بەهێزی بۆ لێبەر. هەر بژی بەڕاستی نەمزانی ئەوە واتاکەیەتی ئەزانی؟ منیش مەتەڵێکی پێ بڵێم؟ ئەمە چییە؟ سەربانێکە و بنبانێکە چوار مەڕوو شوانێکە. دەستە. ئافەرین. یەکچە بڵێ بەهێزی بۆ لێبەر. هەر بژی ئەسما گیان دەست خۆش. ئافەرین. ئەنەس چۆنی؟ باشم. دەنگ و باسە؟ باش. ئافەرین ئەنەس لە پۆلی چەنی؟ سێ. لە پۆلی سێ. زۆر باشە. ئەنەس باشە لە گوندەکەی ئێوە نەخۆشخانەی لێیە؟ بەڵێ. کەواتە گەریکێ نەخۆشکەوێ پێویست بەوە ناکە بە پەلەبی فرێنی بۆ شار ئەبێ بچی بۆ بنکەکە ئێرە وایە؟ وای. زۆر باشە. ئەنەس بەڵێ. ئەی تۆ حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ ببم بە ماسە. بۆچی؟ لەبەرەوەی خزمەتی مناڵانی گوندەکەی خۆ بکەی وایە؟ وای. زۆر باشە. ئافەرین. یەکچە بڵێ بەهێزی بۆ لێبەر. بچین بۆ لای براکەی ئەنەسیش. ئیلیاس چۆنی؟ باشی؟ ئیلیاس تۆ گەورەتریان ئەنەس؟ من. تۆ؟ بەڵێ. ئەی باشە لە ماڵەوە نەسیحەتی براکەوەکەی؟ بەڵێ. ئەگەر کارێکی ئەڵە بکە؟ بەڵێ. ئەی شەڕەکەن بێکەوە؟ نا. ئافەرین. نابێ برا شەڕکا لەگەڵ براکەی خۆیان هاوڕێ نابێ شەڕکا لەگەڵ هاوڕێکەی خۆیان باشە؟ بەڵێ. ئەی یاریەکەن بێکەوە؟ بەڵێ. چی یاریەک؟ یاری چاوشارکێ. چاوشارکیە؟ بەڵێ. بەڕاستە؟ بەڵێ. ئافەرین. نەکەن یاری بە مۆبایل و ئەو شتانە بکەن باشە بۆ ئەوی چاوە جوانەکەتان
کەس نەبێت و دوای چاویلکە لە چاوکەن بێزار ببن بەدەستیەوە باشە؟ بەڵێ ئەفەرین یەکچە بڵێ بێز بۆ ئیلیاس. ژیار چۆنی؟ ژیار لە پۆلی چەنی؟ وەڵا لە سێم دەرچوم بۆ چوار. لە سێی دەرچووی بۆ چوار. ئەفەرین ژیار باشە تۆ حەزەکەی بەردەوامی لە خوێندن؟ باشە ئەگەر گەورە بووی ئەی تۆ حەزەکەی بی بەچی؟ حەزەکەم بوومە دکتۆر. بەچی؟ دکتۆر. ئەفەرین ئەو کاتە بێتەوە بۆ کوێ؟ بۆ گوندەکەی خۆتان هەوڵ بە لێرە خزمەتی ئەو مناڵە ئازیزانە بکە باشە؟ زۆر باشە. ئەی ژیار ئەزانی شتێکم پێشکەش بکەی؟ ئادەی قوتابم لە پۆلیسی ئازاژیر بەڕێوە جێ بولبولی گسکە سام لە باخیژین پێ بەرەوەم شەیدای گوڵی زانستمە خوێندنم بەبەسم شەو ڕۆژ هەوڵ دەدا بۆی کتێب پێ بگەم تا گەمە خۆشیژیان لە چوارچێوەی کوردستان عاجزمە لاڕێژ. ئەفەرین یەکچە بڵێ بێزی بۆ لێبە. ژیار منیش ئەزانی هاوڕێکمەیە ناوی ژیارە؟ ئەزان کامەیە؟ ئەوە ناوی ژیارە. ئەوە هاوڕێی منە زۆرم خۆشەوێ ژیار. ئەویش وەکو تۆ زیرەکە ئەویش وەکو تۆ ئەوێ خوێندن تەواوکە کە گەورە بوو ببێ بە شتێکی زۆر باشە؟ ئەفەرین ژیارگیان. ئاسیا چۆنی؟ ئاسیا لە پۆلی چەنی؟ دەرچم بۆ پێنج. باشە ئاسیا پرسیارێکی لێ بکەم؟ ئەم قاڕەی ئێمەی لەسەر ئەژین قاڕەی چی پێوترێ؟ ئەوروپا یان ئوستورالیا یان ئاسیا؟ ئاسیا ئافرین یەکچە بڵێ بێزی بۆ لێبەر. کەواتە ناوەکەی تۆ ناوێکی زۆر خۆشە. ئەها قاڕەی ئاسیا قاڕەیەکی گەورەیە کە زۆر وڵاتی لەسەرە وایە؟ ئافرین ئاسیا ئەزانی شتێکم پێشکەش بکەی؟ دەی تاویزیر ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگرتی ڕێز و ناکەین وێنەی بەرزی دڵپاک خامە و کتێب و دەفتەر هەرچێ دەخلێنە سەر مامۆستایە ڕابەرمان فەرمانی لەسەر سەرمە ئیتر دەبێ بخوێنین نەزانین دەبربێنی محەممەد داگەست. ئەفەرین یەکچە بڵێ بەیەسی تری بۆ لێبەر. هەر بژی دەست خۆش. وەنەوشە چۆنی؟ باشم. باشی؟ خۆشبی. ئافرین وەنەوشە ئێمە ئەمڕۆ لەکوێین؟ قازان. گوندی قازان. باشە واتای ناوی گوندەکەتان نەزانی؟ بەڵێ. ئادی واتای چییە؟ بە واتای مەنجاڵ دەوروبەری میدارە دەوروبەری شاخە ناوەکەشی چاڵە واتای بە واتای مەنجاڵ. واتە لە شێوەی مەنجەڵایە؟ بەڵێ. ڕاستەکەی ها چوار دەورمانەمووی ئەو شاخە جوانانەیە ئێرەش چاڵە بۆیە پێی ئەڵێم قازان یعنی مەنجەڵ وایە؟ زۆر باشە ئافرین وەنەوشە پێویستە مناڵان ئاوا گرنگی بە واتای ناوی گوندەکەیان بن لەبەرەوەی ئەگەر کەسێکی ڕێبوار هاتە گوندەکەەوە کەسێک گەشتیار بواتە ئێرە وتی گوندەکەتان ناوی چییە؟ واتای ناوەکەت بزانن باشە؟ ئافرین وەنەوشە ئێزای شتێکم پێشکەش بکەی؟ شعرێ شتێک؟ فەرموو. لە سەرەتای ساڵەوە براکانم خوشکەکانم هاوڕێ خۆشەویستەکانم دەرگای مەکتەب کرایەوە پشووی هاوین بڕایەوە ئەمجا نۆرەی قوتابخانەیە کە بۆ زانین هێلانەیە بە یەکتر شاد دەبینەوە ڕێگای خوێندن دەگرینەوە کاکەی فەلاح دیوانی چرۆ ئەفەرین یەکچە بڵێ بەیەزی بۆ لێبەر. شاهین چۆنی شاهین؟ دەنگ و باسە؟ باش. ئەی لەخوا بەزیابێ. شاهین لە پۆلی چەنی؟ لە پۆلی پێنجم. لە پۆلی پێنج؟ زۆر باشە. شاهین وابزانم تۆ حەزت لە مەتەڵ و شتەوە نییە؟ هاوڕێکە پێی وتم شاهین نەڕەڵێت چۆنی با مەتەڵێکی لێدا بێنم بزان مەزانی وایە؟ ئێزانی وەراوەیەکم بۆ بڵێ؟ ئادەی وانەیەک بۆ منداڵەکان ئەی برسیاژی تاڵەکان سینگە نەتاویەکەی با بە گۆڕگۆڕ نزیک تاابگەی سەرەوە ژووری زێڕینی گەر گڵکۆیەکی بسکۆلەم دی لێ نووسرا بوو. لێرەدا منداڵێکی چاوگەشی کورد لە برسان مرد. یەکچە بڵێ بەهێزی بۆ لێبەر. هەر بژی ئەفەرین. هەریات؟ بەڵێ. چۆنی؟ خۆش باسە؟ باشی وەڵا. هەریات لە پۆلی چەنی؟ هەشت. لە پۆلی هەشت؟ بەڵێ. زۆر باشە. هەریات؟ بەڵێ. باشە گوندەکەی ئێوە بەڵێ پەلەوەروشتی وا بەخێوەکان؟ بەڵێ. چی زۆر بەخێوەکان؟ قاز و مراوی و مریشک و بەخەوێکین. ئەزانی من یەکەم جار کەوت لە گوندەکەمان ناوی قازانە
وامزانی لە بەرەوەی قاسان زۆر زۆرە ناوی قازانە نەوەڵە بە تورکی ناوکە لێ هاتووە ئەی قاسانەیە لێرە بەڵێ قازەکان نەفرن بەڵێ وەڵە ئەی باشە دوای چۆنەیانێنەوە پەت لە قاچیانە بەستن نەوەڵایتر بخواانە نیشتنەوە دوای مەشانینەوە ڕقازەکانتان زۆر عقڵە نەزانی بەڵێ ئافرینە ئافرین هەریان جا تەمە درێژ بی یەکچە بڵێ بێز بۆریە ئەحمەد چۆنی باش لە پۆلی چەندی ئەحمەد شەش لە پۆلی 6 زۆر باشە ئەحمەد بەڵێ لە گوندەکەی ئێوەیە داری زۆر دیایە بەڵێ دارە چێنن بە بەردەوامی بەڵێ باشە سوودی دار چییە؟ دار هەوا ئافرین لە ڕێی دارەوە چونکە دار بڕێکی زۆر ئۆکسجینمانەیەاتێ وایە؟ بەڵێ ئافرین ئەی باشە داری بەردارتانەیە ئێوە بەڵێ چ دارێکی زۆر دیایە؟ ئەنا هەناجیر هەنار و هەنجیر و ئەی ئەم دارەی ترێ. ئێوە لە ژێری دانیشتون چییە؟ ئێمە ئەی چوالەتانەیە؟ بەڵێ ئەی بەرەکانی چی لێەکەن هەموو یەخۆن نا ئەی ئەنێرین بۆ شار ئەی نێرن بۆ شار زۆر باشە کەواتە توانن سوود لە داهاتەکەی وەرگن وایە؟ بەڵێ ئەفرین یەکچە بڵێ بەهێزی بۆ لێبەر دەست خۆش کانی بەڵێ چۆنی؟ باشم ئەی ئەخوا باشبی ئافرین کانی لە پۆلی چەنی لە تازە کردیاتە مەکتەب تازە کردویانەتە مەکتەب ئەیکە جوانە ئافرین کانی حەزی لە مەکتەبە؟ لەگەڵ هاوڕێکان تا ڕۆی؟ باشە لەگەڵ هاوڕێ گەورەکان تا بڕۆ ئەوانەی کە باش شارەزان لە ئەوەڵەوە قوتابخانە هەستەکەی زۆر ناخۆشە بەڵام وانە قوتابخانە زۆر خۆشە لەوێ مامۆسا 1 و 2 3 و 4 فێرەکە واتە ژمارەکان ئەجا پیتەکانە فێرەکە ئەجا فێری شتی ترەکە فێری وێنە کێشانتەکان فێری هۆراوەکان ئەبێ ڕێز لە مامۆساکان بگری ئەبێ قوتابخانە و خۆش بوێ باشەکانی جان باشە یەکچە بڵە بۆکانی ناڵە ئازیزەکان بەڕاستی من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەگەڵێوەیە لەبەر ئێوە هاتمە ئەم گوندە جوانە من ئەمەوێ هەموو مناڵانی کوردستان بەبێ جیاوازی بەسەرکەمەوە من هەر هەفتەوە چم بۆ گوندێکی کوردستان بەڕاستی زۆر دڵخۆشم کابینم مناڵان هەمویان هیوایەتیان خوێندنە هیچ کەسێکم نەبینیوە تا ئێسا لە گوندەکان بڵێ وازم لە قوتابخانەیە ناوە دەستا خۆش بێ سوپاس بۆ میوانداریە جوانە هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ خواحافیز